ببورن بەڕێزان داوای لێبوردنەکەم نزیکەی چەنە 20 دقیقە دوا کەوتین بەڕاستی زۆر داوای لێبوردنەکەین چونکە قەرار بوو کە لایڤەکەمان لە سنوور میدیاوە بکرێت بەڵام بەداخەوەکە سنوور میدیا کێشەی تەکنیکیمان بۆ هاتە پێشەوە و نەمانتوانی لەوێەوە لایڤەکە بکەین داوای لێبوردن لە هەموو لایەکەین بەڕاستی کە لەوێەوە لایڤەکەمان بۆ نەکە لە سنوور میدیای بەڕێزەوە بەڵام من وەڵامی پرسیارەکانن بەڕێزەوە ئەدەمەوە و هیوادارم کە بتوانم ئەوە بکەم. بەڕێزان و خۆشەویستان دیارە تۆزێک دواکەوتین لە لایڤەکە ئەویش دەبەر ئەوە بووکە قەرار بوو لایڤەکەمان لە سنوور میدیاوە بێت پێیجیەوە بەڕێزانە بەڵام بەوەی کە کۆمەڵە تەکنیکمان بواتە پێشەوە این کۆمەڵی هەڵی تەکنیکیاتە پێشەوە ئەویش نازانم ئەو ئیمێڵشتانەی کە بکرێ بە ئەدمین نەئەکراوە لای من بە هیچ جۆرێ زۆرمان تاقی کردەوە 20 دقیقە خەریشین بەڵام بەداخەوە کە ئیسفادەی نەبوو. لە هەر حاڵا حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە لێرەوە من لایڤەکەی خۆم دەست پێ یەکەم وەڵامی پرسیارەکانی سنوور میدیا ئەدەمەوە و هیوادارم ئەوانش لای خۆیان شێری بکەن و بۆی کە پەیامەکان بگا بە هەموو لایەک. بەخێر بن سەر چاو عەزیزانی من بەخێر بن. تەلەفۆنشم زۆر بۆ هاتووە کە هەمووی لای کوا لایڤەکە ئەوە لایڤەکەی بەڕێزان کەی تر دەست بە کاروبارەکەی. ئێستا باشە بەخێر بن عەزیزان بەخێر بن. وردە ئەچنە لا لایڤەکە و هەموو بەڕێزانیش کە لە سنوور میدیاوە توانن بە نمونە ئەگەر ئەوان شێریان کردبێ توانن ئەگەر ناتوانن بێن بۆ ئێرەوە بەڕێزانی سنوور میدیاژە توانن شێریکەن بۆ لای خۆیان چونکە قەرار بووم شەوکە میوانی ئەوان بم لەوێەوە قسە و باسەکانی خۆم بکەم بەڵام بەداخەوەکە بە بۆنەی کە هەڵی تەکنیکیەوە ئیشەکەمان بۆ نەکرا. بەخێر بن. 2 دقیقە بوەسین تا هەموو بەڕێزان کۆبنەوە عەزیزان 2 دقیقە تەحەمولتان هەبێ ئەڵێ ئەبێ ئینسان تەحەمولی هەبێت تەحەمولی نەبێت بەڕاستی ئەم دنیاە ئاوا ناڕوات. بەخێر بن یاخوا بەخێر بێن سەر چاوی ئارامەحمەد هاتن وڵا داوای لێبوردنەکەم بەڕێزان 20 دقیقە دواکەوت ئینەکەمان لایڤەکەمان ببورن ئەراوەڵە. ئەمڕۆ 25 حوت یادی لەدایکبوونی بەزودنەوەی گۆڕانە. من ناشمە ناو ئەم باسە چونکە باسی من لەسەر ئەمە نییە وەڵامی من بە کۆمەڵێک پرسیاری ئەو بەڕێزانەیە لە سنوور میدیا کە وەڵامی ئەوان ئەدەمەوە لە زەمنە لە وەڵامی پرسیارەکان ناقسەکانی خۆمەکەم. ئەتوانم ئەو ڕاستیە بۆ مێژوو بڵێم کە دروستبوونی گۆڕان پەرچەکرداری نەو شوام سەفا بوو دژی یەکێتی و جەلال تاڵەبانی و من و هەموو 500,000 دەنگەکە بەڕاستی فریومان خوارد و بزوتەوەی گۆڕان مریشکێکی خوێڕی بوو دوو لە ڕووی ئێوە دوو هێلکەی پیس هەموو هێلکەکانی پیس بوون بۆ خەڵکی کوردستان تەنها بۆ کوڕەکانی کاک نەو شوام سەفا و بۆ ئەو هەموو چەورە و پۆست پەرستانە کە بە ناوی گۆڕان و لەژێر ئاڵای گۆڕانە گیفەنیان فول کرد و ئەوانە ڕەنجی هەمومانیان فرۆشت بە پارتی و بە بنەماڵەی بازانی. بۆیە ساڕۆژی گۆڕان نەک جێگەی شانازی نییە بەڕاستی جێگەی شەرمەزاریە و جێگەی ڕسواییە و بەڕاستی عەیب و عارە و وەکو لەقێک وایە لە پارتی لە حیزبەکەی پارتی و بنەماڵەی بارزانی و بەڕاستی بزوتەوەی گۆڕان و مێژوەکەی هیچ قیمەتێکی نەهێشتۆتەوە و ئەخلاقی بۆ سیاست نەهێشتەوە و ئەتوانم متمانەی هەموو ئینسانەکانی کوشت و ڕۆحی هەموو ئەو ئینسانانی کە دژی ئەندساتە بوون هەموو ئەم ڕۆحانەی کوشت لەبەرەوە ساڕۆژی بزوتەوەی گۆڕان بەڕاستی شەرمەزاریە و پێویستیش بەوە ناکە ئینسانی عاقڵ خۆی لە قەرەی ئەو کەلاکە تۆپیوە بدا بە ناوی گۆڕان و ئالەم بابەتانەوە. ئەمە لە ساڕۆژی گۆڕانە تەنها ئەو دوو سێ قسەیە ویستم بیکەم لەبەرەوە ئەو یەک زەربی لێ بدەن و تاوە هیچ قیمەتێکی نییە بەڕاستی بزوتەوەی گۆڕان و فڵان فیسادەکان. دیێڕێکی تریش بڵێم لەسەر لابردن و یان لێبڕینی موچە کە ئێستا پاڤێڵ شانازی پێوەکە هی عەفو قوبا شانازی پێوەکە مەسرور ئەیکە ئەمە ئەوواکە ئێوە چەندین ساڵە سامانی ئەم خەڵکە ئەجزن و ئەیخۆن چەندین ساڵە موچەکەیشیان نادەنێ لە ساڵێکا چوار موچەتان داوە بە خەڵک ئەوە جێگەی شانازی و فشەفشی پێوە مەکەن پارەی خەڵکە ئەبێ نەکەر ئەوەی کە موچە بەبێ لێبڕینەوە بدەن ئەبێ تەواوی ئەو قەرزەی کە لاتانەهی ئەم چەند ساڵ و مانگە بدەنەوە بۆ خەڵکە کە مانگانە موچەتان لێبڕیون ویان موچەتان نەداونەتێ ئەبێ بەڕاستی بیان دەنەوە بۆیان بژێڕنەوە لەبەرەوە فشەفش مەکەن ئای وەڵای لامان بردو چیتان لا بردووە چەندین ساڵە پارەی خەڵکە بەتاڵا نەبن موچەکەیان ئەبڕن قوتی خەڵکتان دزیوە ئیتر فشەفشی چی پێوەکەن و جێگەی شانازی و ئەلم بابەتانە ئەواکەن و عەلەسەر شتێکی مهمە چییە بەڕاستی کاکە
موچەی و عالەمێ چەند ساڵە بڕیتانە ئەبێ بەبێ لێبڕینەوە موچە بدەن و پاشانیش پێویستە کە تەواوی ئەو قەزەی کە لە لاتانەی ئەم ساڵانە هەمووی بژێڕنەوە بۆ موچە خۆرانی کوردستان ئێوە تاڵانیتان کردووە بەڕاستی ئێستا ئەتانەیە بە دەستکەوت بە خەڵکی کوردستانی بفرۆشنەوە بۆ وەزانی خەڵک جێر لە بەڕاستی نازانێ مۆزوعانە چۆنە ڕە قسەی قۆڕ مەکەن کاک ئەوەش اینجا ئەچمە سەر ئەسڵی قسە و باسەکان ورد وردجۆ بۆ ئارامەحمە بگرن و حەقتان نەبێت ئەمە پرسیارەکانی سنوور میدیا وردە وردە جواب بدەمەوە و قسە و باسەکانی خۆمەکە ئەڵێ لە دوای ڕووداوەکانی هەشتی مانگ دەنگۆی ئەوە بڵاو کراوەتەوە بەڕێزت موچەی مانگانە لە یەکێتی وەرەگریت و زەویشی پێدراوە تا چەند ئەم دەنگۆیانە ڕاست جارە بە وەڵامی ئەو پرسیانە بینەوە کە مادەم پێیان خۆشەگینا ئەو پرسیانە بۆ خۆی حەجێگی وەڵامیش نییە لە ڕاستیە چونکە ئەوە کۆمەڵێک ئەوە هین بۆ ئەوە هیچ نییە با بچینە سەر وەڵامەکەینە عەزیزان و خۆشەویستان لە دوای ڕاپەڕینەوە کە خۆم بەشدار بووم تایە واتە لە سەردەمی بەرەی کوردستانیەوە تا ئەم ساتە وەختە من لەگەڵ ئێوە قساکەم من دژی ئەمانە بووم هیچ شتێک نەماوە دژی ئەمانە نەیڵێم و نەینووسم و بۆ ئەم مەسەلەیەش گەورەترین باجم لەسەر ژیانی خۆم و بنەماڵە و کەس و کارم داوە تەنانەت 27 ساڵە قەدەغەیشیان کردووە وەکو هاوڵاتیەشی ئەو نیشتیمانەی کە ناوی کوردستانە بڕۆم بۆ زێدی خۆم و پیاسەیەکی تیا بکەم لە باوکەوە بۆ زۆربەی کەس و کارەکانم مردن نەمتوانی سەعاتێکی تیا ڕۆژکەمەوە لە وڵاتیە بەڕاستی جا من ئەگەر موچە خۆری ئەمانە بوومایە ئەی بۆچی ناتوانم لە شارەکەی خۆمە دانیشم و پیاسە بکەم و خەریکی ژیانی خۆم و ئەلەم بابەتانە بم لەمەش بەدەر عەزیزان هیچ میدیایەکی ڕەسمی یەکێتی ئەو قسەی نەکردووە یان ئەو تۆهمەیەی نەکردووە دژی من تا سبەینێ بشمە دادگای لاهای و دادگایان لێ بگرم لە بنەماڵەی تاڵەبانی لە دەباشان بڵێم بە نمونە ئەم میدیایە یەکێتی ئەم تۆهمەیە پاڵی ئارامەحمەد ئەویان لە بەرامبەر بکەم هەمووی کۆمەڵە پێیجی فەیکە فەیجی بێخاوەنە کە ئەم قسانەکەن و بەڕاستی هیچ قیمەتێکیان نییە ئەمانە بێئەرزشن لە حەقیقەتە ئەو پیاوەیە وەکو کورد ئەڵێ کەو بەرامبەر کەو بخوێنێ بابێن یەشێتی بەڕسمی ئەو قسەیە بکە بزانە چۆن دادگای لە یەکم لە لاهایە لە پاڤێڵ و قوباد و شاناسەکان و ڕسوایانەکەم قەت ناتوان بەڕاستی درۆی ئەوە بۆ ئارامەوە پێشنەوە بۆیە هەموو ئەو هێرشانەی کە لە هەشتی مانگەوە ئەکێتە سەر ئەم ئارامەحمەوە و هەموو ئەو تۆهمانەی کە بۆم پێچراوەتەوە و هەموو ئەو سوکایەتی و بێڕێزیانەی کە کراوە لەبەر ئەوەیە پشتیوانی لاهوری شێرجەنگیم کرد کاتێ بنەماڵەی بازانی و میت و کوڕانی جەلال تاڵەبانی پەلاماریاندا و لە پشتەوە خەنجەریان لێدا بەڕاستی و هەمووشیان دڵنیاکەمەوە دڵنیا بن هەر هەمووتان تا خاوەنی ئەو هەڵوێستانە بێ من پشتیوانیەکەم دژی پاڤێڵ و قوباد و شاناس کە ڕەمزی دزی و جەردەی و قاچاقچێتی و خۆفرۆشین هەتا بنەماڵەی بازانی عەزیزانی من ئۆتۆماتیشی من هەمیشە وا بووم ئەوەی دژی سیاسەتی خیانەتکارانەی بنەماڵەی بازانی بێ دەبێتە دۆسی ئارامەحمەد چونکە بنەماڵەی بازانی ڕەگی خیانەتن ڕەگی کورفرۆشین ڕەگی وڵات فرۆشین و گەورەترین چەتەی ڕۆژگارن بەڕاستی باشە بۆیە هەمیشە من وتومە دژایەتی هەر کەسێکم بە ئاشکرایکەم دۆستایەتی هەر کەسێکم بە ئاشکرایکەم بۆ هیچیشیان نایە کەس پێم بڵێ ئەمە بکە یا ئەوە بکە ئەوە قەناعەتی خۆمە قەناعەتی ئارامەحمەد باشە لێرەیشەوە ڕاگەێنم ئەگەر بەیانی لاهوری شێرجەنگی ئامادە بێ یا ڕازی بێ ئامادەم هەر بەیانی بگەڕێمەوە سلێمانی و دەیان هەزار خەڵکیشی بۆ کۆکەمەوە بە چەکدار و بێچەکەوە بۆی پارێزگاری لێ بکەن جا بنەماڵەی تاڵەبانی و بنەماڵەی بارزانی بۆ خۆیان سیب خۆن و زۆرنا لێ بدەین ئەو عەرزەی کە ئەوان باسیەکەن بە درێژی و بەپانی بە گۆڕی باوکی درۆزن لە من و لە بنەماڵەی جەلال تاڵەبانیە باشە هەرەوە ناڵم من ئەگەر کابرایەکی بێویژدان بم دەیان پێیش ئەەکەمەوە چیم بێ بەم عالەمە ئەیڵێم بەڵام من شەهامەتم هەیە بە دەم و بە ناوی خۆمەوە قساکەم بەڕاستی بەڵام ئەم مێژووە وەکووتم مێژوویەکە کە بە درۆ ئاوسە بەڕاستی بڕۆن سەیری مێژووی بابانەکان کەن لە ناوچەی سلێمانیە بڕۆن سەیری کتێبەکەی ڕیشکەن کە چی ئەڵێ لەبەر دووهۆ ئیماراتی بابان ڕووخا ئامۆزاکان لە ناوەکە کێشەیان بوو و هەردوو لایشیان خەڵکی عاقڵ و بەتوانیان خستن و دەرەوەی قەرار و دەرەوەی بڕیارەکانی خۆیان باشە بۆیە بە درێژایی مێژوو
لە هەر شوێنێکە کورد دەسەڵاتی بوو بێ هەمیشە خەڵکە ئاقڵەکەیان ڕاوناوە و خرانەتە ئەو دیوی بازنەکەوە و تا ئێستا ئاقڵەکان جیان نابێتەوە لە کوردستان و بیری جوان و قەڵەمی جوان تهدید دەکرێت ترۆر ئەکرێت لە ناوە برێ وەکو سۆران وەکو سەردەشت وەکو هەموو ئەوانە. عەزیزانی من زروفەکە وایە باشە مادەم ئێمە پارە و موشە و عەرزە وەرناگرین خۆ ئەبێ بە بڵاوکردنەوەی درۆ دەلەسە لە پەیژی فەیکەوە هەم میدیای دەباشان هەم میدیای سەری ڕەش و سەری شۆڕ هەوڵی شکاندنی ئێمەمانەن بدەن بەڕاستی بەڵام خەیاڵیان خاوە لە حەقیقەتە. باشە من بۆ ئەوە بەداخەوەم کارەساتە دوای 30 ساڵ خەڵکی باوەڕ بە درۆ دەلەسەی ئەم دز و جەردانە بکە کە سەدان ملیار دۆلاری ئەمیلەتیان دزیوە وەک بنەماڵەی برای مەحمەد وەک بنەماڵەی جەلال تاڵەبانی و کوڕەکانی وەک بنەماڵەی خائینی بارزانی باشە وە کوڕانی کاکەنەوە کە زیاتر لە 2 ملیار دۆلاری ئەمیلەتیان دزیوە بردویانە ئەویش دەچۆ لە پێیجی فەیکەوە. باشە کارەسات ئەوەیە بڕوا بە قسەی پێیجی شاناسکەیت کە مەلا بەختیار خۆی ئەڵێ خانوویەکی لە بەغا لە مامجلال وەرگرتووە بە پارەی سەرۆکایەتی کۆمار نۆژەنی کردوتەوە و فرۆشتوێتی بە سەفارەتی کوێت بە 27 ملیۆن دۆلار. ئەمە تەنها یەک شتە لە سەدان شتی شانازی برێ ئەحاڕەشی کوتاندرو ڕەحمتان پێ ناکەم بەڕاستی. بۆیە پاڤێڵ و قوبات و شانازەکان و شێخ جعفەرەکان ئەگەر شەرەفیان هەیە ئەگەر ئابڕوویان هەیە با ڕێگەیان بدایە من بێمەوە زێدی خۆم نەک بووچە بە ئارام مەحمەدان ئەوان ئەو پیاوە نین بەڕاستی. بۆیە سەرلەبەری ئەم مەوزوعانە موچە و عەرزە و ئەمانە جگە لە درۆیەکی گەورە لە درۆیەکی بەتاڵ هینی مێدیای دز و جەردەکەی دەباشان هیچ شتێکی تر نییە. ئەوانیش شەهامەتیان نییە لە ئۆرگانە ڕسمیەکانی خۆیانەوە بڵای بکەنەوە بەڵگە بخەنە ڕوو نەکرد بە دۆ دەلەسە لە ڕێگای پەیجی فەیکەوە بەڕاستی. باشە ئێستا من یەخیان پێ بگرن لە دادگای لەهایە لە بەریتانیا یەکسەریانە سەر خەت ئەڵێ کوا کاکە ئێمە شیوەمان نەوتووە ئەوە ئەسڵ و ئەساسی نییە پێیجی فەیک ئێڵێ ئێمە مەسئول نین لێن یەکسەر وا ئەڵێن. بۆیە تەواوی ئەم بەیت و بالۆرانە دوای ئەوە هات کە من پشتیوانی لاهوری شەرجەنگیم کرد کاتێک قوبات و پاڤێڵ و شاناز بە فیتی تورکیا و بنەماڵەی بازانی کودەتیان لەو پیاوە کرد. ئەو هێرشانەیە هەموو ئەو سوکاتی تۆهمانە کاردانەوەیە دژی من کە گەورەترین زەبرم لێداون ڕیسکەکەیانم کردێتەوە بەخوری و دنیام لە کودەتاکەیان تێگەیاند. عەزیزان کاتە تۆ نەقیزە لە پاشەڵی گوێدرێژێک ئەژەنی و برینداری ئەەکەی ئازار ئەخەیتە دڵیەوە ئەویش چوار لە قەوەشێنێ هەموو ئەوەی دژم ئەوترێ جووتەی ئەوانە لە ئازاری نەقیزەکەی ئارام مەحمەد. باشە لەبەرەوە ئەوشتان لای من نایخوا کاتێ لە گەرمیانەوە ژنێکی ئەنفال کرا و ژنێکی لە ئەنفال بەجێما و تەلەفۆنم بووەکە ئەڵێ کاک ئارام گیان بە قوربانێ بم تەمەنە درێژ بێ کە دیفاعی لە لاهوری شێرجەنگی کە پشتیوانی کرد ئەوە بۆ من جێگەی شانازیە نەک ئەوانەی کە وەکو مارەخشێن بۆ دزی و درۆزی وە پارە خۆردن. باشە بۆیە کێشەی پاتی وێشێتی و هەتا گۆڕانەکانیش ئەوەیە بەلایەنەوە سەیرە کەسانیش وەکو ئارام مەحمەد ماون و پارە وەرناگرن بە بەتاڵی لە هەموو شتەکان دەرەچن. خۆیان ئەڵێن ئێمە وەرمان گرتووە چۆن ئەوان وەریان نەگرتووە پێیان گوناحە کە خەڵک وەکو ئەوان نەبێ. باشە من ئەزانم کاک هەرە پاکەکەمان کاک نەوشەوان سەفا بوو گردێکی وەرگرتووە بە 10 ملیۆن دۆلارەوە لە مامجەلال وەری گرتووە خۆشەویستە بەڵام گۆڕانەکان داینشن ئیدعا بۆ ئارام مەحمەدەکانەکەن سوکاتی بە ئارام مەحمەدەکەن. باشە ئێخۆ هەموو کەسێک ئەزانێ کە ئەو پارەی مامجلال 10 ملیۆنە هیچ دزی و هیچ تاڵانی بۆ کاک. باشە دوجاری سەدان دەوڵەمەندیان ملیۆن دۆلاریان دا بە گۆڕان هەمووی شۆی گیرفانی کوڕەکانی نەوشەوان سەفا. باشە واقعەتە ئێستا شەورەکانی گردەکە شان بەشانی پاڤێڵ و قوبات لەسەر داوای پارتی هێرش ئەکەنە سەر ئێمەمانان ئەوە تا چراخانیش ئەڵێ 35 ملیۆن دۆلارمان بۆ کاک نەوشەوان ناردووە با کوڕە گیرفان پڕەکانیان وەڵامی بدەنەوە یان کۆمپانیای گردەکە داوا لە حکوومەتەکەی بنەماڵی بازانی کە ئایا ڕاستە یا ڕاز نییە نەکچێ ژوورێکیان هەیە چوار دێڕە نووسیوە ئەمە ڕاز نییە و ئەمە درۆیە ئەوە ناخوا بەڕاستی. باشە بۆیە بۆ ئەوانە ئەم شتانە ئاساییە. چراخان کە ئەڵێ ڕێبازی حەملان ڕیستۆراندی گەشتیاری لە تورکیا هەیە نرخەکەی 48 ملیۆن دۆلارە ڕاستەکە. خۆم پێشتر ساڵی پات وێنەکانم بڵاو کردەوە هی ڕێبازی حەملان کە بە ناوی گۆڕانەوە دەسە گوڵی نەوشەوان سەفا بوو بەڵام چوو ئێستا بووە بە خەوانی 10 ملیۆن دۆلار.
بۆیە چراخان و ئاشتی هەورامی دوو بێڕەوشتی ناسیاسی قاچاقچین لە باشووری کوردستانە بەڵام بێڕەوشتەکان یەکتر ئەناسن سەرۆقتنی یەکترینن عیبەکانی یەکتر شارەزان دزی و فەزیەکانیان شارەزان بەڕاستی ئاوایە عەلی حەمەساڵح ڕۆژشەوی جەژن لەسەر داوای پارتی و قوبات ئەڕوا بۆ مەتار و ئەڕوا بۆ پێنجوێر وڵا قاچاقچێتی نەما ئەمە یعنی چی ئەمە یعنی پارتیە ئەمە یعنی بنەماڵی بازانی نردویانە باش نییە وەکەوەی کامانە زۆر شەریک بن پارە لە ئاشتی هەورامی وەرگری داوای لێ بکەی مەسفەیەک بدەن بەوان بۆچی یەکێتی و پارتی مەسفەی نەوتیان هەیە ئەمان نییانە بە ئەمەی شەی بێ سیسی بە دەفتەر لە شێخ باس پارە وەرگری باشە کەچیەن درۆ بۆ ئێمەمانانەکەن ڤیدۆکەیم بەلای ئاشتی هەورامی کە عەلی داوای لێکردوون پاڵاوەکان بۆ بدەمێ لەبەرەوەی یەکێتی و پارتیانە بە ئاوێنشیان بێت کەچی دێن درۆ بۆ ئێماکەن خۆشەویستانی من کورتیەکەی ئەوەیە ئەگەر لە هەر حەوت قاڕی دنیایە ئەم ئارامەحمەوە بەشی ئینجانەیەک زەویم هەبوو ئەوە بۆ ئێوە ئەوە بۆ بنەماڵی تاڵەبانی با ئەویشکەن بە قەبری ئەژدا و ئاباییانە باشە کاریجە لەبەرەوە درۆ بۆ ئارامەحمەوەکەن بڕۆن سێری پاڤێڵ و قوبات و شاناسکەن بزانن چیان دزیەوە چیان داژی کردووە باشە هەرەوەیە نەخۆیان نەقسەشیان قیمەتیان نییە بەڕاستی هەر عیبە ئینسان دابنیشێ ژێرەوانە بگرێت لە واقعە باشە عزیزان لە دواییشە ئەمە بڵێم لە وەڵامی ئەو پرسیارەیە من لە هەستی خەڵک تێگەم خەڵک لای ئاساییە پارتی بنەماڵی تاڵەبانی بنەماڵی ئیبراهیم ئەحمەد بنەماڵی بازانی دز من چونکە ئەڵێن دزم تاوە باش نییە کۆمپانیای گۆڕان دز بێرە گردەکە وەریگرن پارە بخۆن ئازە داگیرکەن بەڵام بۆ من تووشی شۆکە بن ڕاستێکی لەوە تێگەم بۆیە نیگەران هەندێک برادەر و هەندێک ناساوەخوانە لێرەوە بە هەمووتان ئەڵێم نیگەران مەبن سەد تاپای درۆیە قسەی میدیای دەباشانە هیچ سەری ڕەشە لە پێیجێ بێخاوەنەکانەوە بەڕاستی تەواو پرسیارێکی یەکەم اینجا باسمە سەر پرسیارێکی تری هین سەری ئەوە نایشێ پرسیارەکانی سنوور میدیا ئەڵێ دوای ڕووداوەکانی هەشتی مان ئایندەی دەڤەری سەوز بەرەو شوێچێت ئەمە پرسیارێکی ترە سەرەتا ئەبێ هەمومان بزانین ئەمەی ئێسا ڕوئەدا بەرهەمی سوێشی ئابە کە بنەماڵەی بازانی و ئۆردوی بەعەس کردیان هەموو یەشێتی و گۆڕان و ماڵ تاڵەبانی تەسلیم بوون بە بنەماڵەی بازانی ئەوەی مابوو لەم ساڵانەیە تەنها لاهوری شەرجەنگی بوو بنەماڵەی تاڵەبانی دەبێت کە تەسلیم بوون ڕاستیەکەی ئەوەیە تۆ ناتوانانی قوبات جیاکەیتەوە لە ئومێد خۆش ناو ناتوانانی پاڤێڵە شێتی تریا خۆش جیاکەیتەوە لە هێمن هەورامی باشە ئەمانە لە ساحەکەدا بە بنەماڵەی بازانی دۆڕاون بەڕاستی پارە و ڕابواردن و دەوڵەمەنی و گیرفان وای لێکردوون کە پشکەنە هەشی بەبادێئە و یەکێتی و خوێنی شەهیدان و هەموو ئەمانە بفرۆشن بە پارتی بە بنەماڵەی بازانی لە کۆسەتەوە تا مەلا بەختیار هەتا هەموو شێخ جعفەرەکان بوونە دەستکەلای پارتی خۆشەویستان بەڵام لاهور تەسلیم نەبوو ئەو ئاوای نەکرد لاهوری شێرجەنگی سەرکەوتووە وەکو پێشتر وتومە ئەو باجی هەڵوێسەکانی یاوە ئەو ئامادە نەبوو بچێتە سەری ڕەش و وەک پاڤێڵ بکەوێ بەسەر قۆنەرەکانی مەسعود بازانیە قۆنەرەکانی مەسعود بازانی خاینە لێی بپارێتەوە بڵێ تۆ وەکو مامی تۆ بتۆ وەکو باوکمی ئاوا بەرامبەر بە مەسعود بازانیشی خاین بڵێ باشە هەمووان ئەوە ئازانین ئەگەر لاهوریش بیویستایە ئەیتوانی وا بکەم بەڵام ئەو کاتە مێژووی دروست ناکرد لە حەقیقەتە مێژووی دروست ناکرد ئەگەر خەڵکو وە خەڵکی یەشێتی بە تایبەتی فریان نەکەون ئەو دەڤەرە تەواو خراپە بێت بنەماڵەی بارزانی وەکو بادینان و هەولێر ئەیکاتە زیندانێکی گەورە یەک دەنگی ناڕازی تیان نامێنێ خۆشەویستان هەیمەنەی بنەماڵی بارزانی بە تەواوەتی زاڵە بێ کەواتە دەبێ هەمومان بەربەوە بگرین و ڕێگان نەدەین لە ڕاستیە هاواری من لەوێوەیە کوڕانی تاڵەبانی و کچانی ئیبراهیم ئەحمەد خۆیان فرۆشەوە بنەماڵی بازانی ئەوانە ئەجندای بنەماڵی بازانی جێبەجێ ئەکەن لە ناوچەکەیە باشە بنەماڵەی بازانی دوو دانە ساڵە هەوڵ ئەدەن لاهور بەیعەت بە بنەماڵەی بازانی بدا وەکو کۆسەت و پاڤێڵ و قوباد و جافر و مەلا بەختیارەکان بیکەنە دەستکەلای خۆیان بە پارەی نەوت و قاچاقچێتی بەڵام شکستیان خوارد نەیانتوانی ئەو کارە بکەن باشە ئەگەر لەم دوو ساڵەدا لاهور تەسلیم وایە بە ئیرادەی بنەماڵی بازانی ئەوە بنەماڵی بازانی ئەمەندەی کە ئەبوون بە کەڵەگا لە حەقیقەتە بڕۆ سێریکەن با منطق قسە بکە با بە فاکت قسە بکەین ئەوە حاڵی بادینان ئەمە حاڵی هەولێر ئەوە حاڵی بنەماڵی تاڵەبانی ئەوە حاڵی گۆڕانی گردەکە هیچ کەس نەماوە نەچوو بێتە ژێر هەیمەنی بنەماڵی بازانی ئەی هاوار بە تەنیا لاهوری شێرجەنگی ماوە ئێوە لەکوێ گا خەوتەوە خەڵکە ها
لاهوری شێرجەنگی ئێستا دیاریدەیەکە لە باشوور ڕەوتێکی نوێیە وەکو ئێمە ومانان دژی مافیاگەری بنەماڵی بارزانی هەم لە ناوێکێتی هەم لە باشوور بەگشتی باشە کە تەواو بنەماڵی بارزانی قوبوڵ نییە و دژی سیاسەتی داژیکاری تورکیا و ئەمانەیە ئەلێرەوەیە مازوع سیاسیەکان باشە لە ماوەی ئەم 2-3 ساڵەیە سەدانجا لەلایەن بنەماڵی بارزانیەوە هێرش کراوەتە سەرم پیاوە بەڵام بچووکترین کاردانەوەی نەبووە بەرامبەریان ئەمە بۆ بنەماڵی بارزانی ببوو بە دەرد بە نەخۆشی بە سەرەتان چونکە تەواو ئەوان ئەیانویست ڕایکێشە ناو شەڕێ دژی پارتی و مەژغوڵ و سەرگەرمیکەن بۆی بیر لە هیچێکی تر نەکاتەوە لایقەتە باشە کورانی مام جەلال ئەیانەوێ ئەوەی لە یەکێتی ماوە تەسلیمی بنەماڵی بارزانی بکەن لاهوریش ڕێگەی نادا ئەو ڕێگر بوو بۆیە پارتی ئەو تەونەی ڕێکخست و بە کورانی مام جەلال کودەتای کرد بەڵام ئایندە هی لاهوری شێرجەنگیەکانە بەڕاستی نەکی کوڕی جەلال تاڵەبانی لاهوری شێرجەنگی لە بادینان لە ڕێگەی ڕاکێشانی عەشێتەکانەوە خەریک بوو بەڕێکی ژێپی بنەماڵی بارزانی ڕاکێشا لەگەڵ زۆربیان پەیوەندی دروست کرده بوو باشە زۆرترین دەنگی بۆ یەکێتی کۆوە کردەوە لاهوری شێرجەنگی بنەماڵی بارزانی هەستیان بە خەتەری ئەم پیاوە کردووە لێرەوەیە تەونەکەیان ڕێخست بۆ تەسفیەکردنی ئەگەر وانە بواە زۆربەی زۆری عەشێتەکانی ئەهێنایە پای ئەوەی دەنگ بن بە یەکێتی خۆ هێزی بنەماڵی بارزانی لە بادینانە ئەو ناوچەیەش هەمووی عەشرەتە لە حەقیقەتە ئەگەر ئەم عەشرەتانە کە زۆربیان لەگەڵ لاهوری شێرجەنگیا بوون دەرێژەی بکێشایە بنەماڵی بارزانی بەڕێکەی ژێرپیان ڕاکێشا خۆ بێ پارتی بنەماڵە هەوڵ بن کە چۆن خۆیان لەم کابرایە دەرباسکەن بۆیە هەوڵەکانیان ئەوە هەوایە ئەمە حەقەتە ئەوەی کە قاچاقچیەکە کوڕانی جەلال تاڵەبانیە شەڕی ئەوان کە مەرامەکانی بنەماڵی بارزانی دژی ئامۆزاکەی خۆیان جێبەجێ کرد بۆ ئەوەیە کە پارەی زیاتر پەیدا بکەن خۆشەویستان دەزانم ئێستا کۆمەڵی قسەی زلەکەن و هەندێک هەوڵ ئەدەن و ئەماکەن و چاکسازیەکەین و ئەلەم بابەتانە هەر کەسێکیش بگۆڕن لە هەر شتێکەکە ئەیکەن بە پیاوی خۆیان بە کۆیل و دەستە ئەوەی کە بە دزیان بۆ کابڕاستی باشە پاڤڵ و قوبات گوایە چەکی بێمۆڵەت و سیارەی جانڕەش و چیشی ئەمانە ناهێڵن وەڵڵاهی لە بیری مێ خۆشەویستان کاتی خۆ جەلال تاڵەبانی ئەم قسانەی کردووە بۆ سیارەی جانڕەش و تیان نابێت و نایهێڵین باشە ئەگەر پاڤڵ پیاوە ئەگەر قوبات پیاوە بڕوە هێزەکەی کۆسەر چەک بکەن کە دووری وایە بڕوە هێزەکەی شێخ جەعفەر چەک بکە کە پڕە لە ئینسانی شەلاتی و سەرسەری دەی کام سەرکردایەتێکێتی هەیە کە خاوەنی چەک و جبەخانەی خۆی نەبێت ئەگەر پیاوە دەبڕوە چەک لەوانە داماڵێ بەڕاستی خەڵکی کوردستان بەدەستی چوار فەقیری داماوە نییە کە لە دەمانچێکی پێبێ ئەمە کێشەکە نییە باشە خۆ من حەزەکەم چەکەل لە باشوورە نەمێنێ بەڵام ئەوەی کە سەرسەریە باندە چەقۆکێشە تعدا لە خەڵگەکە ئەرزە داگیرەکە هێزەکانی مام جەلال تاڵەبانیە هێزەکانی شانازە هێزەکانی نازانم ناوی چییە هینی شێخ جەعفەرە هێزەکانی کۆسەر ڕەسوڵە هێزی ئاڵتونی کێوچێ و ئەڵم بابەتانەیە ئێخۆ ئەوان چەک بەدەست و تعداکەن لە کۆمەلگای ئێمەیە کەواتە قوبات و پاڤڵ ئێوە خەریکی چین درۆ بۆ چیەکەن بەڕاستی بۆچی یەکەن بۆیە بۆ جێلەکانی ژوونە ئەم فشەفشەکەیکەن تەنها ئەیانەوێ بڵێن کێشەی باشوور لە پێنجێنەوە حتا زاخۆ خۆیان و بنەماڵی بارزانی نەبووە هەمووی لاهوری شێرجەنگی بووە ئەمەیە قسە قۆڕ و قسە پوچەکان بەڕێزان و ئەزان خەڵکی نازانێ کە ئەوان 29 ساڵە حکومڕانی ئەو وڵاتەن بەڕاستی و لاهور تەنها ساڵێکە هاوسەرۆکی یەکێتی بووە باشە ئەو وڵاتی ئێمە ئەمانە ئاوا دەیان ماڵی وێرانیان کرد هەر لاهوریش بوو کە دەیان هەوڵیا بۆ بەغا بۆی کێشەی هەولێر و بەغا حەلبێت و پارە بنێرن بۆ هەرێمی کوردستان و نیوموچە و لێبڕینی موچە نەمێنێت هەموو هەوڵەکانی ئێوش بوو هەموو من ئەو ڕاستیانە ئەزانین بەڕاستی بۆیە تاڵانی نەوت بنەماڵی بارزانی تاڵەبانیە دزی و جەردەیی شارەکان هەر ئەوانن قاچاقچی سنوورەکان هەر ئەوانن دەرمانفرۆشی و تریاکفرۆشی هەر پاڤێڵە ئەوەی هێلکەی بۆ گەن و دوو گوچەوری ئەهێنێ هەر پاڤێڵ و قوباد و ئالم بابەتانن ئەزیزانی من ساڵێک و دوودانە مانگە ڕێگەی قاچاقچێتی تایبەت بۆ پاڤێڵ لەلایەن تورکیاوە کراوەتەوە باشە 8 مانگ بەر لە ئێستا پاڤێڵ دوو جار چۆتە تورکیا لەگەڵ هاکان کۆبۆتەوە ئەوەی میت باشە یەکەم کار کە تورکیا بۆ پاڤێڵی کرد ڕێگەیەکی قاچاقچێتی بوو بۆ ئەوەی لە برایم خەلیلەوە نەبێت باش نییە بۆ پاڤێڵ هەستان لە تورکیاوە بۆ مەرزی بازرگان لای ورومیەوە لێەوە بێتەوە بۆ باشماخ و بۆ عێراق هەتا ئەم ساتە لەگەڵ ئێوە قساکەم شەوانە لانی کەم 1200 دانە تڕێ لەدێ کە هەمووی هی پاڤێڵە هاوڕێی شێخ داڕۆی شێخ نووری ئامۆزای ئاواتی شێخ جەنابی دەست سەرپەرشی ئەو قاچاقچێتیەکە
لەگەڵ ئێرانەکانیشە تەنسیقیان هەیە هەموو شەوێ ئەمە کاری پاڤێڵە بەڕابەرایەتی ئەم هاوڕێ شێخدارۆیە خۆشەویستان و عەزیزانی من ئەمانە سیر و ئەزانی ئێمە ئاگامەم دنیای نییە پرسیارەکە ئەوەیە 1 ساڵ و 2 دانە مانگە تورکیا بۆچی ئەم ڕێگەی قاچاقچێتەی بۆ پاڤێڵی تاڵیبانی کردوێتەوە هەروە لە خۆڕایی کردوێتەوە نا بۆ ئەوەی سیاسیەن بەکاری بهێنێ جگەر لە مەسەلەی کارە بازرگانیەکە بەڕاستی کەواتە قاچاقچێتیەکە ئەسلی پاڤێڵە باشە هاوڕێ شێخدارۆیە کە ئەو سەرپەرشتیەکە ببینن عەزیزانی من هاوڕێ و کەسێک بە ناوی نەوزاد ڕەباتی زیاتر لە 2200 ئۆتۆمبیلیان هێناوەتە دەڤەری سلێمانی پارتیش لای خۆیەوە ئەمەی کردووە هەمووشی پاڤێڵ و قوباد و ئەوانە ئەمان هێناویانە هەر ئەمان فرۆشتیشیانە باشە بەو خەڵکە داماوە پارەکەش ئەخۆ تەنکەی باخەڵیان ئێستا ئەچن ئەیانگرن قەدەقەیەکەن باشە تۆ سێنی ئەم یاریە لەم لا داخلی ئەکەن لەو لایش دایانگرن بزانە ئەمانە چ وەحشیەکن بۆ دزی و بۆ تاڵانی ئێستا کە من لەگەڵ ئێوە قساکەم خودی پاڤێڵی جەلات تاڵیبانی لە دووبەیەوە مۆبایلی ئایفۆن و سامسۆنگ ئەهێنێت باشە چونکە ئەمانە بە هەموو کەسێک نایەت گومرکی زۆرە بەڵام ئەم گومرشی لێ نادا کەڵەگای گەڕەکە باش نییە کەڵەگای گەڕەکە ئەم ئەشی ئەهێنێ گومشی لێ نایەن بۆ سلێمانی لە سلێمانی شۆ ئێنێرە بۆ ئێران خۆشەویستە ئەمە هەموو قاچاقچێتی ئەمان بەڕاستی باشە کامەرانی تاپۆ لەگەڵ قایر سەنگاوی بە بۆنەی کۆمەڵێ دەڵاڵەوە لە شارەوانیەکان ئازادن زەویەکان دیاری ئەەکەن و ئەیفرۆشنەوە باشە قایر سەنگاویش زاوای سیروانەکەی دەستگای زانیاری خۆشەویستە هەرچی ئەزەی خراپەیە ئەمانە بە پارێکی کەم ئەیکڕن شارەوانی ئەشێ بووان ئەگۆڕێتەوە بە عەرزەی باش بۆ خۆیان تاپۆیەکەن باشە ئەگەر قوبات پیاوە باشە ئەگەر پیاوە نەچێت مەفرەسە بڵاو نەکاتەوە بۆ پەردەی سیارە و قسە قۆڕ قسە بابەتانە بڕوا بەد بۆ دزانە بگرێ بەڕاستی بەڵام ئەو قەلە نییە قوبات تاڵیبانی پاڤێڵ تاڵیبانی ئەگەر پیاوە بڕوایەخە بە چەک و جبەخانەکەی کوڕی شێخ جەعفەر و کۆسەت بگرێ ئەگەر پیاوە بەڕاستی لۆزانی کوڕی شێخ جەعفەر و کاروانی زاوای شێخ جەعفەر کە کوڕی هۆشمەندی قایمقامە کاتی خۆی لە دەربەریخان قایمقام بوو کۆنە بەعسیشە بەشەتێ ئەو دوانە 2 ساڵە خۆشەویستان بایی 200 دانە ملیۆن دۆلار ئازیان فرۆشتووە کوڕی ئەو شێخ جەعفەرە لەگەڵ ئەو کاروانە کە زاوای شێخ جەعفەرە باشە لە بەکرەجۆ لە ڕاپەڕین لە فەرماندەیی لە عەزیز ئاوا هەر هەمویان ئیفراس کردووە و بە فۆڕم فرۆشیان بەو عالەمە کەچی ئێستا ئەمانەیەن ئەڵێن وەڵای ئێمە فڵاش دەکەین و فڵاش ناکەین ئەمە گاڵتەجاڕیە ئەو کاروانە کە زاوای شێخ جەعفەرە شەریکی هەڵۆی برای مەحمەد بوو لە کارگەی چیمەنتۆ لە بازیان لەوێ دزی کرد باشە هەڵۆ دەری کرد قوبات پشیوانی کرد چونکە شەریکە دزیان و کار بۆ ئەوانەکە کەچی ئێستا بەربوونێتە مناڵە فەقیر و ناویان ناوە چاکسازی بۆ دز و جەردە چاکسازی پێکرێ مافیا چاکسازی پێکرێ بۆ هەیە هێندەی ئێوە دز بێ بەڕاستی پاڤێڵ و قوباد و شاناز و مەسر و شێخ جەعفەر و فڵان و فیسارەکان بۆیە چاوەڕوانی یەک لایڤم خۆشەویستان لایڤێک لە چەند ڕۆژێکی ئایندەیە خەریکە شەنوکەوی هەمووی ئەەکەم لەسەر داگیرکردنی زەوی لە ساڵی 1990ەوە تا ئێستا هەمووی بەوە دەکاریەوە ناوی هەر هەمویان ئەبم خۆشەویستە ناوی هەمویان ئەبم بەڕاستی یەکەیەکە چی ئەم منتیقەی داگیر کردووە چی ئەمی داگیر کردووە هەمووتان بۆ باسەکەم بە بەڵگەوە بەڕاستی باشە بۆیە کێشەی بینی قوباد و پاڤێڵ و بنەماڵی بازانی لەگەڵ لاوی شەرجەنگیە مەسەلەیەکی سیاسیە باشە نەکارێکی تر ئەمان ئەیانەیە بڵێن کێشەکەی عەرزە و سنوور و فڵان و فیسان قسە قۆڕانەیە ئەمە نایخۆ لە ڕاستیە کێشەکە بۆ هەموومان ڕوونە چونکە دزی گەورە ئێوە خۆتان بۆیە بنەماڵەی بازانی مامەڵە بە قەزەی کوردیەوەکە زۆریان هەوڵدا لاهور تەسلیم بکەن بەڵام نەیانتوانی باشە سەری پێشۆڕکەن چونکە خۆیان مێژویەکیان لەسەر شۆڕی هەیە بەڕاستی کەواتە ئەرچی خەڵکە پشتیوانی لە لاهوری شێرجەنگی بکە و نەهێڵن ئەو دەنگە بکەوێ ئەگەرنا خراپ باجەکەیەدا بەتایبەتی ئەو دەفرە کوڕانی تاڵیبانی وەکچانی برای مەحمەد دەیانەوێت لاهور سەر ببڕن بۆ پاراستن و میت بەڵام خراپ ئەیدۆڕێن لە حەقەتە ئەوە لاهوری شێرجەنگیە ڕێگرا تەنها مناڵە وردکەی سلێمانی ئەتوانن کوڕانی تاڵیبانی و کچانی برای مەحمەد خاوکێشکەن و شاربەدی ناکەن لە سلێمانیە ئەگەر لاهوری شێرجەنگی بێڵێ بەڕاستی ئەوە ئەو نایەڵێ ئەگەر ئەو بهێڵێ ئەو کارە مەیسەر ئەبێ بەڕاستی بۆیە کێشەکە ئەوەیە کە لاهوری شێرجەنگی نایەوێ خوێن لە پەنجەی هیچ کەسێ پێ دەنا هەسبێنێ بێوێ خەڵکی سلێمانی دەباشانەکەن بە جێگای پیاس نە هێزەکانی فشە تیرۆر فریانەکەوێ نەجابانە سوورەکانی بنەماڵی بارزانیش لە حەقەت ئەوە ڕاست پرسیارێکی تر لەم دۆخەدا خەڵکی هەرێم دەبێت پشتیوانی شێ بکەن هەروەکو وتم
ڕێگی خیانەتەکە سەری ڕەش بنەماڵی بازانیە بنەماڵی تاڵەبانیش کێن قوباد و پاڤێڵە فیتنەکەی شانازە ئەمانەش تەنها پارە و سامانیان دەوێت خۆشەویستە خۆیان سنتەر بن لە ناوێکێتیدا بۆ ئەم مەبەسە بوونەتە لقێ لە بنەماڵی بازانی و پارتی یەکێتی بوونەوەنە هەر نازان چیە بڕۆ بە پاڤێڵ بڵێ فلانە شەهید چۆنە هەر نازانێ بڵێ کەسوکاری فلان شەهید هەر نازانێ بڵێ فلانە فەرماندە شەهید کراوە هەر نازانێ ئەو شتانە بەڕاستی دەبەرەوە تەنها ئەهلی پارەن و ئەو شتانە هەر نازانێ پاڤێڵ تاڵەبانی بەڕاستی باشە ئەوە گۆڕانە کە حاڵەکە ئەبینین باشە بەڕێ ئۆپۆزیسیۆن خۆمان پاشە پاشە و زۆربەی زۆری بێدەنگە هەر یەکە لە ئاوازەیە خوێنێ هەمووی سەرقاڵی ڕێخنەی فەیسبووکە و کارێکی عەمەلی ناکە باشە کە خۆی ئەبێ ئەم بەرەیە خۆیان ڕێخەن بەڕاستی لەم هاوکێشەیە کە تایبەتە بە کێشەی لاهوری شێخجەنگی و کێشەی بنەماڵی بازانی بنەمای تاڵەبانی بەڕێی من ئەبێ خەڵک پشتیوانی لە لاهوری شێخجەنگی بکە و ئەبێ دەنگی ناڕزایەتی بەرز کاتەوە دژی بنەماڵی بازانی کە وەکو وتم ڕێگی خیانەتن و هەم دز و جەردەن و هەم کورد فرۆشن و هەم نیشتیمان فرۆشن بەڕاستی و دژی بنەماڵی تاڵەبانیش باشە ئەو دەنگەیش لاهوری شێخجەنگی نییە دەبێت پشتیوانی ئەوە بکرێ خۆشەویستە باشە چونکە بنەماڵی بازانی یەکەم کوچکەی خیانەتن لاکەتە باش نییە واتە بنەماڵی بازانی و کلکەکانیە بۆیە ئەبێ ئەمە بکەین وەکو وتم بەرێ ئەم بەرێ ئۆپۆزیۆنەکە هەیە کۆب بینەوە شتێ بە شتێ بکەین و لاهوریش لەو کێشەیە کە هەیە ئەبێ خەڵک پشتیوانی بکە بەڕاستی لەبەرەوەی تەنیا دەنگێکە کە لە ناوچەکە ماوەتەوە دژی بنەماڵی بازانی کە خەڵکی لەگەڵا بێ و کە هێزی هەبێت تەواو کەس نەماوە بەڕاستی ئەوە بنەماڵی تاڵەبانی ئەوە کۆستەر ئەوە مەلا بەختیار ئەوە عومەری سەیعەلی ئەوە نەماوچیا و ئەوە گۆڕانێ هەمووی بوون بە پیاوی پارتی بنەماڵی بازانی یەک کەس نەماوە لەو دەڤەرەیە بە قورئان باشە ئیلا خەڵکە ناڕازیەکە ماوە لەگەڵ لاهوری شێخجەنگیە بەڕاستی کەسی کە نەماوە حەقیقەتە ئەمڕۆیش مقۆمقۆیە ئەیانەوێ بچنە سەر تەفگەر مقڕەکانی پێداخەن بنەمای تاڵەبانی خۆشەویستان ئەوەشم بیستووە ئێشتا عەمەلیەکە نیان کردو بەڵام بیستومە نیازیان هەیە بچنە سەر تەفگەر بارەکەکان پێداخەن و بڵێن ئێوە نایە بارەکەتان هەبێ واتە تورکیا داوای لێکردن خۆشەویستە ئەمە ڕاستیەکەیەتی ئەڵێ پارتی چ ڕۆڵێکی هەبووە لە تێکچوونی بارودۆخی ناوێشیتی ئێمە وتمان سەری مارەکە میتەوە ئەردۆغانە بۆ لێدان لە لاهوری شێخجەنگی بنەماڵی بازانی ڕۆڵەکەیان بینیوە کوڕانی تاڵەبانی دوای یاریەکانی ئەوان کەوتون واتە تەونەکە بنەماڵی بازانی چنیەتی پاڤێڵ و قوباد تەنها جێبەجێیەکەن چکۆنە گەمژۆ نەحاڵی نازانن مەسەلەکە چییە بەس لە پێناوی ئەوەیە بەخۆی بڵێ سەرۆک باشە بنەماڵی بازانی هەمیشە ڕۆڵی هەبووە لە مێژووە بەڕاستی بۆ تێکشکاندن و پاچە پاچەکردنی نارەکانی خۆی من باسی سوێشی ئابم کرد بۆ ئەوەی هەولێر داگیرکە ساڵانێک کە بۆی نەئەکرا دوجار لەشکری بەعس و گاردی کۆماری هێنا و هەولێری داگیر کرد هەرچی دەنگە کوشتی لە هەولێرە هەولێر ئێستا زیندانێکە دوهۆک ئێستا زیندانێکە خۆشەویستانی من ساڵانێکە سلێمانی گەرمیان هەموو قەزا ناحیەکانی تەسلیم نابن بە بنەماڵی بازانی باشە هەمیشە هەوڵیان داوە ئەم خەڵکە تەسلیم بە خۆیان کرد باشە دەسڵاتی ڕەهایان هەبێ بەڵام سەر ناکەون سەرەتا ئەوە بوو لەناوێکێتیە ناوەندی بڕیاریان دروست کرد هەمومان بیرمانە خۆم دژایەتی ناوەندی بڕیارمە کرد ئەو سەردەمانش وەک چۆن ئێستا دژایەتی ناوەندێکی ترەکەم کە ماڵ تاڵەبانیە بوون بە نۆکەری بنەماڵی بازانی باشە ویسیان یەکێتی پاچە پاچەکەن وە کردیشیان بەڕاستی دوایی هەستان بوونە دۆسی بزوتەوەی گۆڕان و کاگنۆشیان مستەفا دژی یەکێتی عاقیبەت گۆڕانیش ڕسواکرا تەسلیمیان کرد بە خۆیان بۆچی لەگەڵ گۆڕان ڕێکەوتنە کاگنۆشیوانە بۆ یەکێتی بن بە عەرزە خۆ بۆ نەبوو کە کاگنۆشیان خۆش بێ یا گۆڕانیان خۆش بێت بۆ ئەو نەبوو بەڕاستی ئەو سیاسەتەکە ئاوە باشە چێ ڕێگری سەرسەخت بوو تا بنەماڵی بازانی ئەم دەڤەرە بەرن وەک هەولێر و بادینان بیکەنە جێگای قەڵەمڕەوی تورکیا ئەوە لاهوری شێخجەنگی بوو خۆشەویستە پێتان ناخۆش دەبێت باشە لێرەوە هەوڵ ئەدەن ئەم دەنگە تەصفیەکەن بۆ نەیهێڵن خۆڕێگریەکە کۆسلەت و جافر و کۆنەسەرکردەکانی یەکێتی نەبوون بەرهەم نەبوو ئەوان هەموویان تەسلیم بوون بە ئیرادەی بنەماڵی بازانی مەلا بەختیار بە تایبەتی کار بۆ بنەماڵی بازانیەکە یەکێتیەکی بچووکیان ئەوێ خۆی بڕیار دەبێ و لە ژێر هەیمەنی پارتی و بنەماڵی بازانیە بێ باشە تەنها لاهور بوو کەواتە بوونی لاهور ئێستا خەتەرە بۆ پارتی ئەمە ناهێڵێ خەونەکانی بەدی بێ ساڵانێکە تەواوی میدیاکانی پارتی سەرقای لەدان لە لاهوری شێخجەنگی خۆشەویستە هەمووتان ئەو ڕاستیانە باشە زانن باشە کەواتە بەڵێ پارتی لە دوای میت ڕۆڵی یەکەمی ژێڕاوە بۆ خوڵقاندنی نائارامی دەڤەری سلێمانی و بۆ تەصفیەکردنی لاهوری شێخجەنگی ئەجینا پاڤێڵ و قوباد و ئەمانە هیچ نین ئەمانە تەنها دەستکەلان لە ژوێتاریەکانە ئەڵێن ئاوا بکە ئەمانش ئەیکەن باشە
سێری خۆشەویستان پاڤێڵ ئەوە داماوە بەخۆ لە سەرۆک ئاخر نەکبەت خۆ سەرۆک بوون بە قسە نابێت چاوەکەم بە کودەتان نابێ سەرۆک بوون مێژوو کرد لە مێژوو دروستیەکە دەنا پیزا فرۆشەکانیش سەرۆکیان هەیە وەڵڵا یانەیەکی شەوانەی سەرۆکی هەیە بە ئەڵڵا سۆزانی خانە سەرۆکی هەیە پاڤێڵ تاڵەبانی حەس سۆزانی خانە سەرۆکی هەیە باشە بەڵێ لە وەڵامی ئەو پرسیارە ئەوەیەکە بنەماڵەی بازانی پارتی خۆیان ڕۆڵەکەیان بینیوە و پاڤێڵ و قوبات و شانازی بلای ئەحاڕەش تەنها دەستکەلایەکن و جێبەجێیان کرد خاڵی چوار پارتی بۆ لە مەودووە دەسەڵاتی زیاتر دەبێت لە سلێمانی پارتی لە یەک کاتە ئەتوانێت کە خەڵکی یەکێتی و خەڵکی سلێمانی و هەموو ئەو دەڤەرە تەسیم بە سیاسەتی کوردداچیانەی بنەماڵەی بازانی و پاڤێڵ و قوباتی بکات بەڵام ئایا بەڕاستی شتیوا ئەبێ ئایا هەر بەڕاستی ئەوە مەحاڵ نییە ئایا بەڕاستی ئەوە خەون نییە بێگومان ئەوە خەیاڵە بنەماڵەی بازانی و کلکەکانی لە دەباشان ناتوان سەرکەوتوو بن هەر لە ئێستاوە من مەحکومیانەکەم بە شکست و بە دۆڕان بەڕاستی ناتوان سەرکەوتوو بن ئەڵێ لە پرسیاری پێنجەمە ئەڵێ ئەنجومەنی سەرکردایەتیەتی دەتوانێت کێشەی ناوخۆی حیزبەکەیان چارەسەرکە دەوترێت سی ئەندامی ئەو ئەنجومەنە پشتیوانی پاڤێڵ تاڵەبانی یەکەن لە 124 من لێرە تەنها ئەوەنە بە ئەنجومەنی سەرکردایەتیەتی ئەڵێ بەوریاییەوە لەگەڵ ئەما تەعاملکەن خۆتان لە پێناوی پارۆماریان مەفرۆشن ئەبێت دوای هەمووتان بچنەوە بۆ ماڵەوە ئاگاتان لەوە بێ بەڕاستی هەڵوێستان هەبێت دوای پاڤێڵ تاڵەبانی و بنەماڵەی بازانی مەکەون ئەگەر باز لە خەڵکەکە ناکەم بەڕاستی ئەگەر یەکێتیەکەی خۆتان خۆشەوێ ئەگەر حرمەتان بۆ هەموو شەیدەکانیشێتی هەیە لە ساڵی 75ەوە باشە ئەوە خۆتان مەفرۆشن بە بنەماڵەی تاڵەبانی و بە بنەماڵەی بازانی ئەو 124 ئەندامی ئەنجومەنە ئەڵێ تەنها ئەویان پێڵێن بەڕاستی و بزان چی ئەکەن و هەڵوێستی شەریفانتان هەبێ و مەترسن لە پاڤێڵ و لە کێوانە هیچیان پێ ناکرێ بەرامبەرتان و خۆشتان مەفرۆشن پارە و سامان ئەوە نایەنێ دڵنیابن لەوەکە حقیقەت لەو یاریە سەرکەوتووە بێ بەڕاستە ئەمە شەشەم ئەڵێ دۆخی ناوخۆی کوردستان و سلێمانی چاوەڕوانی ئەوەی لێکرێ حیزبێ یا بەرەیەکی نوێی تێدا دروست بێ پێم وایەکە بەڵێ چاوەڕوانی ئەوەی لێکرێ کە بەرەی ئۆپۆزیسیۆن ئەوەی دژی پارتی وێشێتی و تا ئێستا خۆی نەفرۆش لە ڕێگەی گۆڕان و فڵان و فیسارەکانەوە ئەتوانن شتێکی ئەوە دروستکەن و ئەگەر لاهوری شەرجەنگی وادارکەن بەوەی کە زۆری بۆ بێنن ئەتوانێت شێتی بکا بە دوو بەشەوە من لێرەوە سەری سێهەم جارە پێشنیار بە لاهوری شەرجەنگیەکەم ئەگەر ئەوانە سوور بوون لەسەر ئەوەی کە لەگەڵ بنەماڵەی بازانیە هەوڵی لە ناوبردنی تۆ بدەن ئەوە یەکسەریەتی نیشتیمانی جیاب کەرەوە تۆ ئەکسەریەتی دەنگی کۆنگرێت بەدەستهێناوە و تۆ بە عەمەلی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستانی و ئەتوانی یەکێتی جیاب بکەیتەوە دڵنیا بە سەدان هەزار لە ئینسانی کورد و لە یەکێتی دوات دەکەوێت بۆ ئەو حیزبە تازەت هەر بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە چونکە تۆ کۆنگرە دەنگی پێداوی بەڕاستی زۆرینەی دەنگت بەدەستهێناوە هیچ کەسێک ناتوانێت لەبارەی ئەخلاقی سیاسیەوە لەبارەی ئەخلاقی بەرنامەوە لەبارەی ئەخلاقی کۆنگرەوە ڕەخنە تۆ بگرێ بەڕاستی بۆیە ئەگەر هاتوو ئەو ئەنجومەنە کۆبوونەوە و ئەمانە بە هەڕەشە و گوڕەشە و هەر بە زۆر خۆیان سەپاند بە زەبری هێست ئەوە لاهوری شەرجەنگی هەوڵ بدە یەکێتی نیشتیمانی جیاب کەرەوە و خۆت ببە بە سکرتێری یەکێتی لەبەرەوەی تۆ زۆینەی دەنگی بەدەستهێناوە و تۆ ئەبوویت ئەبوو سکرتێر یەکێتی بوویتایە و تۆ بە خێر و سەدەقە پاڤێڵی هێنا لەبەرەوەی کوڕی مام جەلالە کردی بە هاوسەرۆکی خۆت ئەگینە ئەبوو هەر نەتێنایە بەڕاستی ئەتوانێت ئەوە بکە بۆیە لە هەردوو ئەگەرەکەیە بەڵێ لە کوردستانە حیزبیکە بزوتەوەی تر پلاتفۆرمی تر لە کوردستانە دروست ئەبێ دژی بنەماڵەی بازانی و دژی بنەماڵەی جەلال تاڵەبانی ئەمە واقعیەتەکەیە لە هەردوو بارەکەیە بەو تێگەیشتنەوە کە باسم کردووە و کە خۆم هەمە من پشتیوانیان نەکەم بەڕاستی چونکە بۆ کۆمتۆ من حیزبایەتی ناکەم لە حەقیقەتە بەڵام پشتیوانیان نەکەم ئەگەر حرەکەتێکی باشە بێ ئەوەی تا ئەو کاتە بێ بڕیا بدەی نازانم ئایا چۆنەکەی بەڕاستی بەڵام لە هەردوو بارەکەیە ئەو ئەگەرانە هەیە لە واقع هەم ئەگەری لاهوری شەرجەنگی کە یەکێتی نیشتیمانی دروستکە خۆی بێ بەسەرۆکی کە مافی خۆیەتی بەڕاستی یەکێتی ئەوە لە حەقیقەتە یەکێتی پاڤێڵ نییە کاکە خۆمە ئەمە پاشماوە نییە بڵەوەڕاهی باوکمە کاکە خۆ یەکێتی نیشتیمانی مام جەلال نەبووە کاکەشە ئایلەوە خۆمەڵکی جەلال تاڵەبانی نەبووە جەلال تاڵەبانی سکرتێری یەکێتی بۆ کاکەشە
لە ساڵی هەفتاوە کۆمەڵە دروست بووە لە هەفتا پێنج یەکێتی کۆمەڵە هەمویان لەژێر چەتێکێتیا جێگیان بۆتەوە خۆی یەکێتی مڵکی مامجلان نەبووە کاکیژێ مامجلان کاتی خۆشی ماوەیە سکرتێری پارتی بووە خۆ پارتی مڵکی مامجلان نەبووە کاکە یەکێتی مڵکی ئەو نییە بەڵام لەم کۆنگرەیە پاڤێڵ لاهوری شێرجەنگی کەسی یەکەمە و ئەبێ لاهوری شێرجەنگی خاوەنی یەکێتی لە حقیقەتەوە بۆیە ئەگەر هاتنە سەر ئەوەی کە بە زۆر بیانەوێ لاهوری شێرجەنگی تەسویەکەن ئەبێ ئیعلانی خاوەندارێتی بکات لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە هەموو هێزەکەی و ئەبێ بیخاتە ژێڕ شێفی خۆی و ئەبێ یەکێتێکی ئیعلانکە کە کۆنگرە دەنگی پێداوە وەکو سکرتێری یەکێتی ئەگەر ئێمەش توانیمان بەرەی ئۆپۆزیسیۆن شتێ دروستکرێت کە کۆمەڵێک حرەکەت و جوڵە هەیە لێرە و لەوێ ئەوە ئەو کاتە دەرەکەوێت و کە ئەمەژەکە بۆیە هێشتا زووە ئەبێ ئێمە پەلە نەکەین لە شتا خۆشەویستان ئێمە دەسەوەستان دانە نیشتوین لە ڕاستیە و تەنها قسەی فەیسبووکیش ناکەین لە ژێریشەوە خەریکین کە سیاست بکەین حرەکەتێ دروستکەین کە کۆمەڵە شتێ بیکەین بەڕاستی یعنی هەمیشە لە جوڵاین بەڕاستی دژی سەری ڕەش و کلکەکەن لە دەباشان باشە کە بوونێتە دوو کۆمپانیای ڕەش بۆ کۆکردنەوەی پارە لە باشووری کوردستانە ئەوەیە باشە ئەوانە وەکو کۆمەڵی مافیا وەکو کۆمەڵە چەتە کارەکەن بەڕاستی کۆمەڵی خڵتەن کە کۆمەڵە چەکداری خڵتەیان کۆ کردوتەوە بۆ پاراستنی خوان و پارەکانیان باشە ئەمە تاکەی بڕاکە پرسیارەکە ئەمەیە تاکەی بنەماڵەی بازانی و بنەماڵەی تاڵەبانی ئەتوانن ئەمانە بەدوا خوانە ڕاکێشن ناتوانن بەڕاستی ئەی دۆڕێن عاقل باشە و وەستی ناوچەکەش خۆشەویستان ئەکوڵێ ئەوەش بزان باشە لە هەر هەڵیەکە خەڵکی تۆڵی خۆی لەمانە کاتەوە و دەیان خاتە ژێر پێ دڵنیاب باشە بۆیە لێرەوە بانگەوازەکەم باشە دوو بانگەوازەکەم ئێمە وەکو بەرەی ئۆپۆزیسیۆن پێویستە لە دەوری یەکتر کۆب بینەوە خۆمان بەدەل لە مەسەلەی لاهوری شێرجەنگی ئەوانە هەمومان لە دەوری یەکتر کۆب بینەوە تەنها بە یەکگرتووی ئەتوانین دژبەن دەسەڵاتە چەتەگەری ڕابوەستی بیان خێنە زەبڵدانی مێشوو و لاهوری شێرجەنگیش ئەگەر هاتوو ئەوانە هێرشەکانیان زیاد کرد و بیان تەسویەکەن یەکێتی بکە بە دووکەتەوە و خۆت بە سەکرتێری یەکێتی دڵنیا بە سەدان هەزار کە دواتەکەوێ بە نەفەسێکی درێژتر باشە بە تێگەشتێکی ئاقانەتر ئەتوانی ئیشی خۆت بکەیت و ئەتوانی زۆرترین دەنگ لە دۆری خۆ کۆ بکەیتەوە و زۆرترین پشتیوانی کۆ بکەیتەوە بۆیە ئەم ئەگرانە بەڕێگەوەن لە کۆتایی لایڤەکەی خۆشەویستان ئەمێ پێتان بڵێم لەسەر مەسەلەی چراخان ڕەفیق بابەتێکم هەیە ئەو بابەتتان بۆ باسەکەم لە مەجالەکە کە ڕێی خۆم لەسەر ئەو مۆزوع بڵێم باش نییە ئەمەوێ ئەو بابەتام لەکەیەوە لایڤەکەم هەیە بۆی کە زۆر کاتان نەگرن نیو ساعتێکە ئەتوانم ئەوشتیان بۆ بکەم خۆشەویستە ئەمە لەسەر یعنی وەڵامێکە بە قسە و باسەکانی ئەم چراخان ڕەفیقە کە ژنی ئاشتی هەورامی بووە بۆتان باسەکەم لەوەش تێبگەن کە چۆنە وەکو ڕێی خۆم یان ئەتوانم ئەوەش نەکەم بۆتان بنووسمەوە لە بابەتێکە بۆتان بڵاو بکەمەوە و خۆتان بیخوێنەوە چونکە ئەوەی کە لە سەرەتاییترین بنەماکانی کاری ڕۆژنامەوانی سەر دەرکا هەزوو سەرنجی بوو ئەوە چێ کە ئەمەی ئەم چراخان ڕەفیقە کردوێتی چاپێکۆتنی ڕۆژنامەوانی نییە چونکە ئێمە شارەزاییمان هەیە کامەیە چاپێکۆتنی ڕۆژنامەوانی بەڵکو بڵاوکردنەوەی کۆمەڵێک قسە و زانیاری نهێنیە کە مەبەستێتی بڵاو بێتەوە لە ناو ڕای گشتیدا لەم کاتێکە هەڵی بژاردەوە بە کورتی چراخان بەس قسەی کردووە و ئەوەی ئەڵێ کە خۆی ئەوێ بەبێ ئەوەی کەسێک پرسیارێکی لێ بکات باشە واتە ئەو کەناڵە یان ئەم درەوە هیچ پرسیارێکی لە مژنە نەکردووە ئەم ژنە خۆی نازانم ڕیکۆردی گەشتی کردووە هەمووی بۆ ناتون باشە بێگومان ئەمە لە بەهای قسەکانی کەم ناکاتەوە ئەم مۆزوعە بەڵام هیچ گومانێکیش بۆ ناهێنێتەوە کە ئەم قسانەی بۆی نووسراوە و ئەو تەنها پێی کراوە و تەنها کردوێتی باشە کێش پێی کردووە مەسعود بارزانی پێی کردووە باشە و مەسەلەکەیش لێدانە لە نێچیرەڤان بارزانی کە ئەڵێ نێچیرەڤان بارزانی 35 ملیۆن دۆلاری یاوە بەنەوە شوام سەفا ئەوەش دیسان بۆ لێدانە لە نێچیرەڤان بارزانی خۆشەویستان لەو کاتەیە کە لە سلێمانی شەڕی ئامۆزاکان هەیە لە هەولێریش وردە ئەیانەوێ بەرەو ئەوە بڕۆن بۆیە وا مەزانن کاتێک کە ئەم ژنە ئەم قسانەیەکە کە ئەڵێ نێچیرەڤان بارزانی 35 ملیۆن دۆلاری یاوە بەنەوە شوام سەفا وا مەزانن کە ئەمە بۆ لێدان نەوە شوام سەفا
بەڵکو بۆ لێدانە لە خوتی نێشی لەڤەن بازانی شەڕەکە لێرەوەی لەقەتە یعنی شەڕی مەسلولە دژی نێشی لەڤەن بازانی ئەمە ڕاستێکیەتی من ناتوانم بڵێم نۆشوان سەفا ئەو پارەی وەرنەگرتووە خۆشەویستان بۆ ناتوانم چونکە ئەگەر تۆ ئەچی بۆ گردەکە پەنجا بینایی تەیە کاکە ئێم پەنجا بینایە بەشی هەڵچندراوە بەشی دروستکراوە کاکە بەشی دروستکراوە زەحمەت نەبێ بە پارە دروستکراوە بە پارەی کێ خۆ نۆشوان سەفا بازرگان توجار نەبووە پارەی مامجەلال و پارەی نێچیر و پارەی مەسعود و پارەی دەوڵەمەنە نۆشوان سەفا وەریگرتووە ئەوانەی پێکردووە لە زۆر ئاساییە نۆشوان سەفا ئەوەشی وەرگرت بێ دەی لە تاڵبانی وەرگرتووە دەی لە خەڵکی تر وەرگرتووە 35 نێچیروان بەرزەنی وەرگرتووە دەری شەکرەش بێنە ڕەنگە لە نازانم مەسعودی وەرگرت بێ ئاوە ئەو گردە کە ئەیبینی زیاتر لە 50 بینای تایە ئەو هەموو بینایە بەخوابرا بە خۆڕایی نەکراوەوە بە پارە کراوە کاکە وەرمەکو منتەق سێری کە تۆ عەرزەیەکی هەیە بۆ ئەوەی ئەم عەرزە بکەی بە بینایە پارە ناوێ باشە خەڵگەڵێ نەخێر چۆن واڵێن کاک نۆشوان شیوای وەرنەگرتووە ئەی بەچێ و گردەی دروست کردووە کاکە بە ماچ بە ماچ دروست ناکرێت بە پارە دروست کراوە ئەو گردە کاکە ئەم هەموو بینایە لەو گردایە هەیە هۆڵی نازام چێ و ژووری نازام چێ و بینایە ئەی بەچی دروست کراوە ئەمانە کاکە نا بە پارە دروست کراوە بە پارەیشێ هی نۆشوان سەفا لە شوێ بوو لە یەکێتی پارتی وەرگرتووە خصوصا ئاساییە بەڕاستی هەندێک کەس گوای نۆشوان سەفا نابابە درۆکە وانی بۆ هەنی وەڵا ئاساییە وەڵا برا ئاساییە ئەگەر وانە بێ خۆ هەموو بینایی کە لە گردەکە هەیە و ئەڵێ پاریسەدایان بەدەیان بیناوە خۆکەوە لە خۆ دروست نەبووە کاکیشە با پارە دروست کراوە بە پارە پارە لەکێ بوو نۆشوان سەفا کاکیشە وەریگرتووە لەوانە و ئەو هەموو شتانی پێکرد اینجا پرسیارێکی سادە ئەڵێ ئەگەر ئەم قسەکە ئەوەیە ئەڵێ پرسیارەکە ئابەم جۆ دەست پێکەم ئەگەر ئەم ئافرەتە وەک خۆی ئەڵێ ڕێگای گەشتکردنی لێ گیراوە و سەفەر بکە وەکو خۆشی ئاماژەی پێداوە ئەوەی ئەم بڕیارەی پێڕاگەیاندووە کە سەفەر و شت نەکا ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی کە بەرپرسی بەڵای پارتیە و یەکێکە لە پیاوە هەرەم زیکاری مەسعود بارزانی واتە ئەویش ڕێگەی لە ملێ کردووە باشە ئەی کە ئاوایە چۆن ئەتوانێ ئاوا چاونەترسانە قسە بۆ میدیا بکە و سەرۆکی هەرێم بکە بە دز و بیکا بە گەندەڵ و تۆمەتباری کا بەوەی کە هەم دزە هەم گەندەڵە و هەم پارەیا بە نۆشوان سەفا باشە چۆن کەواتە ئەمە درۆکە ئەم ژنە درۆکە لەوەدا درۆکە کە ئەڵێ ڕێگەیان لێگرتووم بڕۆم ئەی چۆن ڕێگەیان لێ نەگرتوویت ئەو قسە بە نێچیروان بارزانی ئەڵێ کە سەرۆکی هەرێمە بابەتەکە زۆر و نەخۆشەویستە ئەوەی چراخانی ڕاستپاردۆ لەم کاتەیە ئەو قسانە بکە خودی مەسعود بارزانی کە من یەقینم هەیە تەواوی قسەکانیشی بۆ نووساوە و دوای ئەوەی کە پێداچوونەوەیان بۆ کردووە لەلایەن مەسئول و دەستگای پاراستنەوە ئەو سا بڵاویان کردوێتەوە و تەواو دێ ئەگەر گۆڕان پیاوە بە مەسعود بارزانی بڵێ بۆشی ئێوە ئاواکە باشە بۆیش پەنایان بە درۆ میدیا بردووە ئەزان کە سەر بەش حیزبێک نییە و بووی بڵاوەکەنەوەتەوە باشە وەرن جوان دیقەتی لێ بدەن خۆشەویستان بەوردی دیقەتی لێ بدەن ئەو کەسەی کە لەم باتەی چراخانە کراوە بە ئامانج تەنها نێچیروان بارزانیە بە دەرەجە یەکەم باشە هەڵواسینی تەواوی دزی ڕاوڕۆت کاری بازرگانی گەندەڵی تاڵانکردنی کەتی نەوت باشە هەر هەموو ئەمانە بە عەلاقەی نێچیروان بارزانی هەڵواسراوە باشە کردوتی بە گەورەترین دز بەڕاستی چی ئەمەی بە چراخان کردووە نێچیروان مەسعود بارزانی پێی کردووە باشە بۆی لە دواییە لەم بارەوە بابەتێک ئەنووسم و بۆتان بڵاوەکەمەوە کاتان ناگرم ئەوە قسە باسەکانی ئەم شەوم بوو هیوادارم کە سوودێکم بە هەموو لایەتیان گەیان دەبێت دووبارە داوای لێبوردنەکەم قەرار بوو لە سنوور میدیا ئەم بەحسە بکرێ بەڵام بەداخەوە کە 20 دقیقە دوا کەوتم و لایڤەکە کێشەی تێکەوت و بۆیە کە بەڕێزان دوای ئەتوان سەیریشی بکەنەوە هیچ کێشێکمان نابێت شەو شەوگاتان خۆش بێ خوداتان لەگەڵ سەرکەوتوو بن